إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان برزكان، أم جمعي من كوتا جمعي صالي 1439 کۆچیە. چەند ڕۆژێکی تر پێ ئەنەینە ناو ساڵی تازەی کۆچی. حەقە ئێمە هەمومان پێداچوونەوەیەک بە خۆمانە بکەین، بینە خۆمانە بزانم لە ماوەی ئەم ساڵەیە چیمان ئەنجام داوە، تۆماری کردەوەکانمان، سجلی ئەعمالەکانمان وا لە کۆتاییە لەم ساڵە، کۆتابڕگەکانی تیا تۆمارەکرێ. چۆن توانیمانە سجلی کردەوەکانمان لە ماوەی ئەم ساڵە پڕکەینەوە. خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە بە جوانی پڕیان کردوێتەوە، بە کردەوەی جوان پڕیان کردوێتەوە، بە ڕۆژووی سونەت و شەو نوێژی و زکری ئێواران و بەیانیان و ئازارنەدانی خەڵکی و بە زمان و بە ئەندامەکانی لاشە و هەوڵیان داوە ڕێگای حەڵاڵ بگرنە بەر لە پەیداکردنی ڕزق و قوتی ڕۆژانەیان. خۆشبەختی بۆ ئەو کەسانە. خوا پەنامان بدا لە هەمان کاتە نەکبەتی و قوربەسەری بۆ کەسانێکە کە ئەم سجلەیان پڕۆ کردوێتەوە بە هەموو جۆرێک لە جۆرەکانی حەرام، بە ڕەشوە خواردن، بە دزیکردنی ماڵی خاڵ، بە جۆرەکانی حەرام، بە ئازاردانی خەڵکی، بە زوڵمکردن لە خەڵکانێک. ئیتر ئەگەر ئەو خەڵکانە نزیکترین کەسەکانی خۆت بێ، ئەوە خراپتر و قوربەسەری. چونکە ئینسان ئەگەر زوڵم لە خەڵکی تر بکا لەوانەیە گوناحێکە لە گوناحەکان، بەڵام زوڵم لە کەسە نزیکەکانی خۆت بکەیت، لە خێزانتەوە، لە دایک و باوکتەوە، لە کوڕ و مناڵتەوە، ئەوە تاوانەکەی گەورەترە و موسیبەتەکە گەورەترە. خوا پەنامان بدا. هەیە بەوە پڕی کردوتەوە سجلی ئەعمالەکانی. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: فأي الفريقين أحق بالأمن. ئەوانەی کەوا سجلی کردەوەکانیان بە شتی جوان و شتی پاک و شتی ڕێک و پێک پڕ کردوێتەوە، لەگەڵ ئەوانەیە کە سجلی کردەوەکانیان بە خراپترین کارە قێزەونەکان، کارە خراپەکان پڕ کردوێتەوە، کامیان ئەحەقترن، شایەنترن بە ئاسایشی خوای پەروەردگار، بە ئەمن و ئاسایشی خوای پەروەردگار. جا خوای تعالی خۆی وەڵام ئەداتەوە فەرمێ: الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم. ئەوانەی کە ئیمانی ڕاستەقینەیان هێنا، باوەڕی ڕاستەقینەیان هێنا، و لەگەڵ باوەڕەکەیانە، لەگەڵ ئیمان و باوەڕەکەیانە زوڵم و تاوانیان تێکەڵ نەکرد، ئولائیکە لەهم الئەمن. ئەوانە بەڕاستی شایستەی ئەمن و ئاسایشی خوای پەروەردگارن، وهم مهتدون، و ئەوانەش ڕێپیشاندراوی ڕاستەقینن. سەیرەوەیە خۆشەویستەکانم، تعجب ئەوەیە ئێمە هەفتەکان تێپەڕ ئەکا،
مانگەکان تێپەڕ ئەکا حەز ئەکەین زوو تێپەڕ بکە تەنانەت ساڵەکانیش حەز ئەکەین زوو تێپەڕ بکە لە ژیانمانە بە تەجروبەی ڕۆژگار ئەمەمان بینیوە بە تایبەت لە مەرحەلە قۆناغە سەرەتایەکان هەمومان حەز ئەکەین زووتر سەری مانگ بێ بۆ ئەوەی مەعاشەکەمان وەربگرین هەمومان بۆ ئەوەی ڕاتبەکەمان وەربگرین حەز ئەکەین زووتر کۆتایی بە مانگ بێ زووتر ساڵ تەواو ببێ بۆ ئەوەی تەمەنمان تۆزە گەورەتر ببێ بۆ ئەوەی کاتی قۆناغەکانی داهاتوو بێتە سەرمانە بەڵام نازانین ئەم تێپەڕبوونی ساڵ و مانگ و هەفتە و تەنانەت ڕۆژ و تەنانەت سعاتەکانیش هەمووی لە خەرمانی تەمەنمان کەمەکاتەوە خۆشەویستەکانم خەرمانی تەمەنی ئینسان وەکو عینەن جاران سعات هەبوو سعاتی ڕەملی سەر و ژبانی بوو لەبانەوە سعاتەکە پڕ ئەبوو مەسەن کاتی هەڵەودیمت کردایەتەوە پڕ بوو لە لم بەرەبەرە ئەو لمە ئەتکایە بە پێی سعات بە ماوەی 24 سعات ئەتکایە خوارەوە دێتە خوارەوە لە ئەخیرە خوار پڕ ئەبوو بان بەتاڵە بوو تەمەنی ئینسانی شوایە تا خانەکەی ئەملا پڕ ببێت لە هینەکەی ئەملا بکەمە بێتەوە تەمەنەکان دیاری کراون 60 ساڵ 50 ساڵ 40 ساڵ چەندێ تەمەنت بێ ڕۆژێکی لێ بچێت لەم کەمە بێتەوە لە خەرمانی تەمەنت کەمە بێتەوە بەس ئێمە هەستی پێ ناکەین بەداخەوە ئەبوو دەردا ئەفەرمێ سەحابەی پێغەمبەر صلى الله عليه وسلم أفرمي يا ابن آدم إنما أنت أيام كلما ذهب يومك ذهب بعضك أفرمي بني آدم تو بريتيد للروجاركان لو روجانيك هي روجاني تمنت حسابك صالك 365 روجة ضربي بيسك ضربي تشليك ضربي شستيك برا حسابك أو بري بسو أو أنا 1000 روجك يعني يك روج يعني إذا كسيك أجر بسو 1000 مثلا تاك ديناري هبه يا بسو 1000 حتى تنانت قلاي دولاري شي هبه لا ترسي هل ترسي الله برابر لي تواوا به يا باشا خو تمنت هر أوابا همان شيء روجانا كلم روجك لما تيبر بي لو كما بيتوا بويا تو بريتيد لو روجانا هر روجك تأتي لا يك لتمنت كما كان تيبي أقام ليبي با إنسان محاسبي خوي بك فليقف كل منا مع نفسه محاسبة هل يك لإيما بالا قال خويا بوستي محاسبي خوي بك چیت کردووە بۆ لە ساڵی پێشوە چیت کردووە چیت ئەنجام داوە یان لە عمری پێشووتە بەڕاستی حەق بە گشتی محاسبەی خۆمان بکەین جا ئەگەر خێرمان کردبێ فإن كان خيرا ازداد هەوڵ بدە زیادی کە وإن كان شرا فليستغفر با داوای لێبوردن لە خوای گەورە بکە خۆ ئێسەش ماوە بەڵام کێ ئەڵێ تۆ ئەم ساڵ ئێستا ڕۆژ ساڵەکەمان 3 ڕۆژی ماوە بەڵام کێ ئەڵێ تۆ ئەم 3 ڕۆژە تەمەنەکە حەقە ئینسان لەم دەقەوە تەوبە بکە بگەڕێتەوە بۆ لای خوای تەعالا و تەوبەکردنیش بەوە ئەبێ هەوڵ بدەیت چاکەیە بکەی بیسڕێتەوە تاوانەکانی پێشوت بسڕێتەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ نصيحتي أو صحابة أكاد شن نصيحتك يكيك لوانا شن نصيحتك يكيك لوانا أفرمي وأتبع السيئة الحسنة تمحها سيئات خرابكان بتشيب أسريتوا بحسنات خوش يسكان بحسنات أسريتوا با إنسان لشيني هر خرابيك كردوتي تشاكيك بكا بيسريتوا بە هەر یەکێک لە ئێمە محاسبەی خۆی بکە چەندێک کەم تەرخەمی کردووە لە جێبەجێکردنی فەرزەکانە چەندێک کەم تەرخەمیت هەیە لە جێبەجێکردنی فەرزەکانە چەندێک لە حرامەکانت ئەنجام داوە محاسبە یعنی ئەم محاسبەیە زەرورە خۆشەویستەکانم زەرورە ڕۆژانە ئێمە بیکەین
کەم تەرخەمیت کردووە لە نوێژەکانتە لە ڕۆژووە لە زەکاتی ماڵەکەتە لە جێبەجێکردنی فەرزەکانە هەر هەمووی ئەوانەی کە ئیمکانیاتیان هەیە و تا ئێستا ناویان بە حەج نەنووسیوە ئەوانەی کە ئیمکانیاتیان هەیە و گوێیان نەداوەتە بڕێ لە فەرزەکان با محاسبەی خۆیان بکەن محاسبەی خۆت بکە چەندێک حەقی خەڵکت خواردووە حەقی خەڵک لەلات ضرورە خۆشەویستەکانم حەقی خەڵک لەلات تەنانەت ئەگەر بە پێکەنینێکیش بێ یعنی چۆن وە پێکەنینێک بەڵێ جاری وهەیە باسی زەلامێکە کرێ تۆ یەک بزگەیەکی بۆ ئەەکەی بە خراپە باسێکرێ تۆش یەک پێکەنینێکی بۆ ئەەکەی یعنی ئەو پێکەنینەش محاسب بەڵێ تۆ تەشجیعی ئەو تاوانبارە ئەەکەی کە گوناحەکە ئەکات تۆ تەشجیعەکەی ئەڵێی دەست خۆش بێ حتى ئەوەش حەقە ئەوەش مافی خەڵکە بەسەرتەوە ئەمجا ئەو پارە و پولەی کە کۆت کردوێتەوە خۆشەویستەکانم ئەو ماڵ و سامانەی کە کۆت کردوێتەوە ئەو ماڵ و سامانەی کە کۆت کردوێتەوە هی لەکوێ کۆت کردوێتەوە لە ڕێگای شەرعی خۆیەوە یا لە ڕێگای ناشەرعیەوە ئەگەر لە ڕێگای شەرعیەوە کۆت کردبێتەوە هەوڵ بدە لە ڕێگای شەرعیە بە شێوەی خۆی سەرفی بکە کە پێویستە ئینشاء الله سەرکەوتووە بی بەڵام ئەگەر خوا پەناماندا لە ڕێگای ترەوە کۆت کرد بێتەوە ئەوە تاوانە لەسەرت لە هەر کوێشا سەرفیکەی تاوانبارە بی خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حەشرە ڕوەکاتە ئێمەی ئیماندار هەر هەمومانەوە پێمان ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە قشتمان ئەڵێن ئێمە باوەڕمان هێناوە خوای تەعالا پێمانە فەرمێ لە خوا بترسن ئەم نەسیحەتە هەموو جمعەیە بێ هەرچی مامۆسایە بیکە چونکە زۆر زەرورە و لە قورئانیشە لە چەندین شوێنە دووبارە بۆتەوە اتقوا الله خۆتان بپارێزن لە نافەرمانەکانی خوا ولتنظر نفس ما قدمت لغد و هەر یەکێک لە ئێوە هەوڵدا تەماشاکە ببینێت چی بۆ سبەی ئامادە کردووە کاکە ئەوە کردم ئێستا مردی چیت بۆ بەیانی ئامادە کردووە یعنی بۆ قیامەتەکەت بەڕوو سووری ئەڕۆیتە حوزوری خۆیان بەڕوو ڕەشی واتقوا الله پاشان دووبارەیە کاتۆ خوای تەعالا ئەفەرمێ ئامان ئاگاتان لێبێ وریابن خۆتان بپارێزن ئین الله خەبیر بما تعملون و نەزانن خوا بێ ئاگایە بەخوا خوای تەعالا ئاگایی لە هەموو کار و کردەوەکانتان هەیە ئیمامی عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ لە خوتبەیەک لە خوتبەکانە فەرمووی یا ئەیها الناس فەرمووی خەڵکینە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا فەرمووی خۆتان محاسبەی خۆتان کەن پێش ئەوەی لە ڕۆژی قیامەتە لە بەردەم هەموو دنیاە محاسبە بکرێن وەزینوا خۆتان کردەوەکانی خۆتان پێوانە بکەن قبل أن توزنوا پێش ئەوەی کەوا لە ڕۆژی قیامەتە بدرێ لە کێشانە کردەوەکانتان وتأهبوا للعرض الأكبر خۆتان ئامادەکەن بۆ ئەو شوێنەی کە عرض الأكبرە یعنی پیشاندانی گەورەیە لە ساحەی گەورەیە هەموو خەڵق کردەوەکانت ئەبینێ يومئذ تعرضون لا تخفى منكم خافية ئەو ڕۆژە هەموو کردەوەکانتان پیشان ئەدرێ هیچی لێ ناشارڕێتەوە بۆیە پێش هاتۆ خۆت ئامادەکە بۆ ئەو کاتە بزان چیت ئامادە کردووە سوفیانی ثەوری بۆمانە گەڕێتەوە تابعیە ئەڵێ ڕۆژێکیان قام أبو ذر رضي الله عنه عند الكعبة الله أبو ذر غفاري صحابي پیغمبر صلى الله عليه وسلم لنزيكي كعبة هلصا هواري كرت فصاح بأعلى صوته ببرسرين دني خوي هواري كرت وتي يا أيها الناس وتي خلقينا خلقيش بريان كرت لا يوا فرموي أنا جندب الغفاري فرموي من جندب غفاري يعني أبو ذر غفاري أنا جندب الغفاري دوباري كردوا هلموا إلى أخ ناصح شفيق روبك أنا برايكتان كآموشگاريكي دل سوزانتان أكا رنت يبكن أوانيش لدوري كوبون وفرميان ما لديك يا صاحب رسول الله وتيان تشيت بي أي هاوري بيغمري خوشوي صلى الله عليه وسلم فرموي قال
أرأيتم لو أن أحدكم أراد سفرا أليس يتخذ من الزاد ما يصلحه ويبلغه فرمووی ئەگەر کەسێک لە ئێوە سەفەرێک بکا ئایا ئەوەنە خواردن و توێشی و کەلپەل و شت لەگەڵ خۆی هەڵناگرێت کە بیگەێنێتە جێگەی خۆی قالوا بلى وتيان بلى فرمووی فسفروا طريق القيامة أبعد ما تريدون فخذوا ما يصلحكم فرمووی دەی سەفەری ڕۆژی قیامەت لە هەموو سەفەرەکان دوورترە دەی ئەوەنە لەگەڵ خۆتانە هەڵگرن فریاتان بکەوێ لەو سەفەرە ئەمجا بەدەنگێکی بەرز فەرمووی قد قتلكم حرص لا تدركونه أبدا فرمووی ئەوەی کوشتووە بەدەنگێکی بەرز فەرمووی ئەوەی ئەو خەڵکەی کوشتووە بسڵمانان ئەوەیە کە دائیمەن ئێمە هەر سووری لەسەر دنیا ئاواتمان زۆرە و پێشی ناگەی هەر یەکێک لە ئێمە سەدەها شتی لە بەردەم خۆیان داناوە ئەوە ئەەکەم ئەمە بۆ 10 ساڵتر ئەمە بۆ 20 ساڵتر ئەمە بۆ 30 ساڵتر و پێشی ناگەی تۆ کە خانوویەک دروستەکەی بیر لەواکەی تۆ 20 ساڵتر 25 ساڵتر 30 ساڵتر ئەم خانووە هەر بەردەوام بێ و درزێکی تێ نەکەوێ من ناڵێم ئەمە خراپە ئینسان هەر کارێکی کرد وا بیکە قایم بیکە بەڵام ئێستا کاتێک بەو کابرایە بڵێ کاکە کێ ئەڵێ تۆ 30 ساڵتر ئەژەی تۆ تەمەنت 6 ساڵە تەمەنت 50 ساڵە کێ ئەڵێ 30 ساڵتر تۆ ئەژەی حتا بژەیتیش والله تەنها خانەیەکی بەسیط بچوو بەش دەکات چونکە زۆر لە دنیا بێزارە بی ئەڵێ ئاخر بۆ مناڵەکانم بیر لەوە ناکاتەوە مناڵەکانی دوای 20 ساڵتر ئەسڵەن هەر باوەڕیان بەو شێوازە خانووە نییە کە ئەمریکا بۆیە لە بن تەمەڵی ڕۆخێن ئەمیش پارەیەکی زۆری تیا سەرف کردووە جاری واشێ لە حرامیش پەیایە کاتیایە سەرفی کردووە هیچ سوودێکیشی پێ ناگەێنی بۆیە خۆشەویستەکانم ئەم دنیایەک و قیتار وایە وەکو شەمە نەفەرێک وایە کە تۆ سواری ئەبی ئیتر هیچ بەدەست خۆت نییە چونکە ئەم قیتارە محەتەی خۆی هەیە ئەوەستی کە تۆ سەرکەوتی لەم قیتارە بە پێوە بۆستی دابنیشی ڕازی بیت ڕازی نەبیت سەر خۆت بیتەقی ئەو قیمەتی نییە حتا نەگاتە محەتەکەی پیاو ئەو پیاوەیە بە جوانی لەو شوێنەدا ئەنشێ و بەڕێک و پێکی و حتا ئەگەنە سەبرەگرێ و تحملەکە تا ئەگاتە محەتەکەی خۆی ئەو زۆر مهمە پرسیاریان لە نوح کرد عليه السلام وتیان تۆ ئەی نوح ئەوەنە ساڵ تەمەنت کردووە طبعا هزار کەم 50 ساڵ بەس دعوەی کردووە بەس پێغەمەر بووە وتیان ئەو نەتەمەنت کردووە دنیا چۆن حاڵیت لەم دنیا فەرمووی وەکەوە وایە بڕۆیتە ناو خانیەکە لەم دەرگاوە بڕۆیتە ناو لەو دەرگاکەوە دەرچی 1000 ساڵ برا تۆ 50 60 70 80 برا ئەوە نەتەمەنت کرد بابە 100 بابە 100 ساڵیش تەمەن کەی خۆشەویستەکانم والله هیچ لەزەتێکی نامێنێ دوای 100 ساڵەکە والله لە 50 لە 60 کرد تەبانە خۆت حەز لە مردنەکەی ئیتر دنیا کەی ئەهێنێ ئێمە یەکجارەتی ئاوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە حەدیثی صحیحە ئەفەرمێ هەر کەسێ ئەگەر تەمەنی گەیشتە 60 ساڵ ئیتر هیچ عوزرێکی لای خوا نامێنێ تەمەنت گەیە 60 و عیبرەتت وەرنەگرتبوو هیچ عوزرێکت نییە لای خوا ئیتر لە کورتە ڤیدۆیەکە ئەلەم حەجی ئەم ساڵە بینیم کابرایەک لەگەڵ پیاوێکە قسەیەکرد پیاوەکە زۆر تەمەندار بوو تەمەنی ڕۆیشت بوو وتی تەمەنت چەند ساڵە وتی 126 ساڵ چەند ساڵ 126 ساڵ تەمەنمە کابرا ڕێیە کرد و یعنی گورج و گۆڵ بوو هێشتا فەرمووی چەندێکە لەم حرەمە ئاژەی وتی 110 دانە ساڵە لە حرەمی مەکە دەرنەچووم 110 دانە ساڵە ئەو پیاوە قەراری داوە بۆ خوا بژێ من ناڵێم هەمومان ئاوا بکەین بەڵام ئینسان ئەتوانێ ئەوە تەمەنەی کەماوە هەوڵدا لە چاکەکاریە وە شێوەیەک سەرفیکە کە ئەنەو لە حرەمایە و ئەیشتوانێتیش ببێ بە غەزەب و قوڕێک بۆ ئەو خەڵکە هەر لە مناڵ و ماڵی خۆیەوە حتا ئەگاتە خەڵکی تریش یا ڕەبی خۆی ڕەحمان پێ بکەی یا ڕەبی هیدایەتمان بدەی یا ڕەبی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ڕەبی لەسەر دیندارەتی بەردەواممان بکەی یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت تەمەنمان لە خێر و چاکەیە بەسەر ببەین
یا ربی لەوانە نەبین کە تەمەنمان لە خراپە و خراپەکاریە بەسەرەبین. یا ربی خوایە ئەگەر غەڵەتێکیشمان هەیە وامان پێ بکەیت کە ڕێگای تەوبە بگرینە بەر. یا ربی خوایە وامان پێن لەوانە نەبین کەوا مصر ئەبن لەسەر گوناح و تاوان و لەسەر خراپەکاری. یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت، بە تایبەت ئەوانەی داوای دوعای خێریان لێکردن یا ربی شیفایان بدەیت. یا ربی خەڵکانێک هەیە احتیاجیان هەیە، محتاجن، نقصانیەکیان هەیە، گیراویان هەیە، مناڵیان نابێ، حەز لە ژیانی هاوسەلایەتی ئەکەن، هەر کێشەیەک لە کێشەکانیان هەیە خوایە من لەم شوێنەوە داوا لە تۆ ئەکەم یا ربی خوایە کێشە و مشکلەی مسلمانان چارەسەر بکەی یا رب العالمین. یا ربی خێری دین و دنیا بخەیتە کار و کردەوەی هەر یەکێک لەوانەوە کەوا ئێمە دوعایان بۆ ئەکەن یا رب العالمین. یا ربی ئیسلاحی کاربەدەستانی کوردستان بکەی، یا ربی ئیسلاحی کاربەدەستانی ئەم وڵاتەمان بکەی. یا ربی خوایە خێر و چاکەیان بێ بۆ وڵاتەکەمان. یا ربی لە تەفریقە و لە دووبەرەکی بە دوورمان بگری. ئامین ئامین. خۆشەویستەکانم ئەگەر هەر یەکێک لە ئێمە بچێتە مەعرەز و کابرا دەفتەرێکی پێ سیارە بکڕێ، دوای ئەوە کە گەڕایەوە بەو دەفتەرە سیارەیەکی کڕیا هەر هەمومان ئەڵێن ئەم سیارە 50 وەرەقە نایەری. ئایا هەر هەمومان ناڵێن ئەم کابرا عەقڵی تێک چووە؟ سیارەیەکی 50 وەرەقەیی بە دەفتەرێک کڕیوە، ناڵێن عەقڵی تێک چووە؟ خۆشەویستەکانم زۆربەی ئێمە لە عمر و تەمەنمانە ئاوای، سبحان الله، زۆربەمان تەمەنمان ئاوا بە فیڕۆ ئەدەین، زۆربەمان لە مەسئەلەی تەمەنمانە و عمرمانە دۆڕاوین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ نعمتان مغبون فيهما كثير من الناس. ئەفەرمێ دوو نیعمەت هەیە زۆربەی خەڵکی تایە دۆڕیاون، وەک چۆن لەو عەرەزی سیارە ئەدۆڕێن 50 وەرەقە زەرەرەکەن ئاوا دۆڕاون. ئەویش الصحة والفراغ، ئەویش لە مەسئەلەی لەش ساغیە، لەشی ساغە قازات لەشی خۆی ناکە، سوودی لێ وەرناگرێت تا نەخۆشەکەوێت، تا قوڕەکرێ بەسەریە، تا ئیتر ئەڵێ ئەح خۆزگا بەو کاتێک کە لاشەم ساغ بوو، خۆزگا بم توانایە دوور کات نوێش بە لەش ساغیەوە بکەم. و هەروەها دەست بەتاڵیش زۆرێک لە ئێمە لە کاتێکا دەستی بەتاڵە لە خێرا بەکاری نایێنێ، چاکە ناکە، خەرمانی چاکەکانی زیاو ناکە، کاتێک کە دەستی ئەگیرێ ئیتر مەجالی نامێنە چاکە بکە، ئەو کاتە پەنجەی خۆی ئەگازێ. خۆی گەورە بخاتر ناوجوانەکانی خۆی ئیسلاحمان